لە ڕۆژی گیانی کرێکاراندا ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە و سنتەری چالاکی گەنجانی شۆڕستەر بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان نیوەڕۆخوانێکیان بۆ کرێکارەکانی شارەوانەکانی سنووری قەزای چەمچەماڵ و ڕێخست و هەروەها دیاری تایبەتیمان لەلایەن چەند خێرخوازێکەوە پێشکەش بە کرێکارەکان کرد. ئێمە لە دووەم ساڵا ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە پێمان باش بوو کە ئەم ساڵش خزمەتێکی کەمی ژینگە پارێزانی سنووری چەمچەماڵ بکەین بە خۆشحاڵیەوە کۆمپانیای چالووز بۆ ساڵی دووەم هاوکارمان بووە چەند بەڕێزێکی تریش توانیان خەڵات و دیاری پێشکەشی کرێکارە ژینگە پارێزەکانی سنووری چەمچەماڵ بکەن و ئێمە کارێکی ترکام ساڵ بە خۆشحاڵیەوە کارمان لەسەر کردەوەیە توانیومانە هەلێکی کاتی تەندروستی بۆ بەشێک یاخود بۆ سەرجەم ژینگە پارێزەکانی سنووری چەمچەماڵ بڕەخسێنین کە خۆی لە حەو شارەوانی ئەبینێتەوە ئەوەی ژەوەیە کە بۆ ماوەی یەک مانگ توانیمانە بە شێوەیەکی کاتی سەردانی چەند دکتۆرێکی پسپۆر بکەن یەکێک لەوانە نەخۆشخانی بەخشینە لە شاری سلێمانی کە بینینی کرێکارە مادوورەناسەکان بێ بەرامبەرە وەلامان کاتیشا چەند کارێکی تر لە نەخۆشخانی بەخشین بۆیان کرێ لە 150 داشکانیان کرد.